ئەو کرێکارانە ئەو هەمویان بە عمرن یعنی ڕدێن سپینە بە شەو بە ڕۆژ دایم شارەکەی خاوێن دەکەنەوە لە خزمەتی هاوڵاتیانن ئەمیان پیرن بە شەو بە ڕۆژ بە جستان بە ڕۆژی هاوینان بۆ گەرمایی هەتاکو لە سبەینان هەتا شەوێ بە شەوش 24 سعات ئەمە ئیشەکەین خاوینکردنەوەی کۆڵانەکان و گەڕەکەکان و شار جادەکانی بەجستانانش عینش بەو سەرمای هەمومان لە سەرمان قالب لەبەر بارانێ جسممان تەڕ دەبی هەمومان ڕدێن سپینە بەس چییە عمریشمان گەورەیە بەس کۆڵ نادەین لەبەر ئەوەی شاری خۆمان دەپارێزین لەبەر شار پاراستنەکەی ئیشەکەین و لۆ خاتری شارەکەمان خاوینی و پاک و خاوینی سەربازی ون ئەمجارە چیرۆکی دڵسۆزی و شەونخوونی کۆمەڵێک کرێکاری بە ساڵاچووی خزمەتگوزاری شاری هەولێر دەگێڕێتەوە. ئەم پیاوانە بەشێکیان 30 تا 40 ساڵە ئەم خزمەتە دەکەن واتە تەمەنیان لە پێناو ئەم کارە پیرۆزەدا داناوە، کارێک کە پڕ لە زەحمەتی و مەترسیە. ئەم پیاوانە مێژوویەکیان هەیە لە پاکڕاگرتنی ژینگەی ئەم شارە. ئەم ژینگە دۆستانە ڕۆژانە دەیان تۆن زوبڵ و خاشاک و پاشماوە کۆ دەکەنەوە. ئامانجیما ئەوەیە لەبەر ئەوەی بەڕاستی شارەکەی خۆمان خۆش دەوێت کە لەبەر شار خۆشنەوەی لەبەر مەعاش و لەبەر پارۆشتی هاومان نییە ئەمە هەست بەوە دەکەین کە دەمانەوێت شارەکەمان پاک و خاوین بی ناو شاری هەولێر خاوین دەکەینەوە ئامانجشمان ئەوەیە کە شار خاوین پاک و خاوین بی لەبەر ئەوەی زۆر خەڵکەکە هەیە مەسەلەن تووشی نەخۆشی شتێوابی ئەمە هەمووشتی خاوین دەکەن و لێ ناگەنێ خەڵکەکە تووشی نەخۆشتی بی و فرە دەدەین جدور قاشاتی دەبینە دەرەوەی شاری. سبەینان کرێکارەکانمان هەموو دێنە سەر ئیشی دەسبەینان دەست بە ئیش دەکەین هەتا شەوێ ئەو پاک خاوین دەکەین مەسەلەن جادەکان خاوین دەکەینەوە کۆڵانەکان خاوین دەکەینەوە پێشماران خاوین دەکەینەوە حاوی شتەکانی خەڵکی خاوین دەکەینەوە نامانەوێت زبر و خاشات لە پێشماران و لە ناو شاری بمینێتەوە ئەمە سبەینان کە دێنە سەر ئیشی خاکەناس و فرچە و عارەبان ئیستعمال دەکەین پەنجەوانەمان هەیە فسفۆرمان هەیە لە بۆ دستانان بەدلەمان هەیە لە بۆ هاوینان ئەو کاسکێتمان هەیە ئەو شتانە ئیستعمالەکەین پۆتینمان هەیە دستانان لەبەر ئاو و باو باران وشتی ئەوها ئەوانە ئیستعمال دەکەین دوای پاش کە هەستین هاتی شار خاوینکەینەوە سبەینان دەست پێ دەکەین ئەو زوبر و خاشاتە هەمووی خڕ دەکەینەوە زۆر مادی دەبین بەڕاستی یعنی زۆر مادی دەبین لەو سەری جادێ تا ئەو سەری جادێ لەو گەڕێکەوە شان و ملمان هەمووی دێشی دەستمان دێشی قۆرمان دێشی بەڕاستی پەنجەکانمان ناو دەستمان هەمووی بریندارەبی. ڕۆژانە نزیکەی 3000 تۆن زوبڵ و پاشماوەی هاوڵاتیانی شاری هەولێر و دەوروبەری فڕێدەدرێت دواتر دەبرێتە شوێنی چارەسەرکردنی پاشماوەکان.
ئەمە ئەو زبرەی بە فرچێکە لێ دەدەین لەو سەری زادی لەو سەرزادی هەمووی خڕ دەکەینەوە بە زەبری شانەکانمان بە دەستمان پار دەدەین هەتا لەو خاتری ئەو زبرەی خڕکەینەوە دوایە پانایی لێ دەدەین ئەو خۆر و خاشاتێک کە لەسەر جادەشە ئەویش لێ دەدەین یعنی بەڕاستی ئەو قەلاب شتانەش زۆر خۆروشتی دەڕێژە ئەو قەلابانە زۆر خۆر یان دەبینی لە ڕێگای شەقڵاوەی کە دەچین لە شەقڵاوی پاک دەکەینەوە ئەو خەڵکانی لە بنداری دانیشتنە هیچ پاشماوەش خۆیان خڕ ناکەنەوە نائیلاج ئەمە هەمووی خڕ دەکەینەوە لەو سەری پێدا دێ هەتا دەگەینە ناو شاری یعنی ئەو کۆمەرە گەورە گەورانە دروست دەکەین هەمووش حاویەشمان دانایە بەس خەڵک لە حاویەی ناکەن ئەمە کە خاوین دەکەینەوە شاری لە کۆرانەکان لە جادەکان لە گەڕەکەکان هەمووی بەڕاتیس کەسەکە هاوکاریمان ناکە ئەگەر گەڕەکە پێشمارانە کەسێک پێشماری خۆش خاوین ناکات کەسە پێش دوکانی خۆش خاوین ناکاتەوە ئەمە هەمووی خاوین دەکەینەوە هەر هیچ کەسە کەس بە مەسئولیت ناکە بەڕاستی وچی شارەوانی بەڕاستی شارەوانی زۆرمان دیە بێگومان ئەم کارمەندانە کە ماوەیەکی زۆری ژیانیان تەمەنیان بەسەر بردووە لە خزمەتکردنی ئەم شارە لە خاوێنکردنەوە بە حەقیقەت ئەمانە سەربازی ونن ئەمانە خزمەتێکی یەکجار گەورە دەکەن کە هەموو هێز و توانای خۆیان ماوەیەکی دوور و درێژی ژیانیان تەمەنیان کە هەموو سەریان سپی بووە توانای خۆیان بەسەر بردووە بۆ خزمەتکردنی ئەم شارە بەڵام ئەمانە لە ناغدا ئەرکەچی یەکجار گەورە دەکەن و زۆر بەهێزن کە بە هەموو توانای خۆیان ژیانی خۆیان عمری خۆیان ماوەیەکی زۆر بەسەر برد بۆ خزمەتکردنی و پێشکەشکردنی خزمەتگوزاری. هەموو ئەم خزمەتەش وەک ئەرکێکی مرۆڤایەتی دەبینن هەموو ناخۆشی و زەحمەتیەکانیش لە ئەستۆ دەگرن. ئەمە بە نسبەت پاکردنەوە شەفتی شێوەیە لە ناو بازاڕەکان بەڕاستی هەموو شتێکی خاوین دەکەن ئەو دوکاندارانەکە و پاشماوەی فڕە دەدەن هەمومان بەتەمەنین هەمومان عمرمان گەورێکە و ئیشەی دەکەین شاری خۆمان خۆش دەوێت بەڕاستی وڵاتەکەمان خۆش دەوێت یعنی ئیشیما ئەوە نییە مەسەن لەبەر پارەی بێت ئەگەر بە ئیسابی پارەی بیت پارەمان ئەو هاانیە کە بری ئیسابی ئەوی کرد بەس ینی بەش هات چۆشمان ناکە بەڵام چیا ئەمە شاری خۆمان خۆش دەوێت وڵاتمان خۆش دەوێت هەتاک و شاری پاک نەکەین و شاری بەجێ نایێت. شەوان لە ناو قەیسەری لە ناو شێخ خەڵای ئەو هەمووی خاوی دەکەینەوە عینەن عارەبانەمامەیە فرچەمان پێەیە بەدڵەشتمان لەبەرە پۆتینمان لەبەرە بەناو ئەو شوشەوات و ئەو هەموو داروگر شتە هەمووی خڕ دەکەینەوە بەڕاستی شارەکە بە تاوی پاکەکەینەوە ئەوجا تەسمیلی دوکاندارەکان سبەینەکەدن دوکاندارەکان پاک و خاوینە بەڵام لۆ دوای عینە وەچی خۆلی دەکەنەوە هیچ هاوکاریمان ناکەن. ئەم مرۆڤە ژینگە دۆستانە 24 کاتژمێر بە شەو بە ڕۆژ لەو شوێنانە بە بەردەوامی کار دەکەن. ئەم توێژە بە حەقیقەت کە بەتەمەنن کە سەریان سپیە کە بەتەمەندا چووینە خزمەتێکی گەورەی شاری هەولێر کە دەکەن ئەمانە بە حەقیقەت هەدەف و بەرنامەی سەرەکی شارەوانی کە خاوێنکردن و خزمەتگوزاریە لە ڕێی وانە ئەنجام دەدرێت بۆ هاوڵاتیان. ئەمە وەک سەرۆکاتی شارەوانی دەستخۆشیان لێ دەکەین هەموو پشتگیریەکیان دەکەین هەر کارێکیان بە ئێمە پێک بێت لە هەر شوێنێک بێت بە هەموو دەسەڵاتانێک کە هیتمان پشتگیریان دەکەین چونکە ئەوانن ئەو ئامانجەی ئێمە کە لەوانەیە لە ڕاگەاندنەکان بۆ ڕێنماییەکان لە ڕێگەی شارەوانیەکان کە پێشکەش دەکەین ئەمانەنە کە جێبەجێکاری ئەم پەیامە کە ئەویش خاوێنکردنەوە و خزمەتگوزاری شاری هەولێرە و جوان ڕاگررتنی ژینگەکەیە.
ئەم ژینگە پارێزانە پاشماوەی ئەم زبڵە چارەسەر دەکەن کە باوەڕ ناکرێت چ سیمایەکی ناشرین و چ مەترسیەک لەسەر ژینگە دروست دەکات. ئەو کرێکارە بە تەمەنانەی کە لە شاری هەولێر خزمەتی شاری هەولێر دەکەن بەعام یعنی بەڕاستی زۆر دەست و پەنجەیان دیارە زۆر ماندوون شەو و خۆنی دەکەن بە شەو بە ڕۆژ جادە و کۆڵان و کوچە و کۆڵانی ئەو شاری هەولێر هەمووی خایان دەکەنەوە بەڕاستی زۆر ماندوون خەڵکیش هاوکاریان ناکا بە تەواوەتی بە نسبەت کرێکار. دەوری کرێکارانی شارەوانی دەورێکە بە حەقەت هیچ کەسێک ناتوانێت بیشارێتەوە و بە تایبەتی تر ئەوانەی کە لە کاتێکی زووەوە لە ناو شاری هەولێردا کاریان کردەوە بە تایبەتی کرێکارە بە تەمەنەکان کە ڕێز و سوپاسی خۆمانیان ئاراستە دەکەین کە بە شێوەیەکی زۆر دڵسۆزانە ڕۆژانە کارەکانی خۆیان جێبەجێ دەکەن. ئەوەک بەرنامەکەی جەنابتان ئاماژەی پێوە کردیە کە ئەم کرێکارانە ڕۆژانە چەندە ماندوون و لە چ تەمەنێکدان و بە شێوەیە کار دەکەن ڕۆژانە. بەڕاستی لە نێو مجتەمەعی ئێمەدا ئەگەر داوای ئەوە بکرێت کە کەسێک یەک بتڵی ئاو بە کەسێکی پیر بێنێ یا بە کەسێکی بە تەمەن بێنێ بە تاکید لەلایەن هەموو لایەن مەرفوزە و شتێکە کە لەگەڵ کولتوری ئێمەدا ناگوزێت. بە هەمان شێوەش ئەو خەڵکە پیرەیە ئەو خەڵکە بەتەمەنەیە لە کاتی خواردنەوەی بتڵێک ئاوی گەنجێک منداڵێک هاوڵاتیشی ئەو شارە پێویستی بەوەیە کە پشتخۆی بچەمێنێتەوە تاوەکو بتڵە ئاوەکەی بۆ هەڵبرێتەوە شوێنەکان پاک بکرێتەوە. تەبیعی لە بازاری شاری هەولێر بە سوپاسەوە لەلایەن بەڕێوەبەرایەتی ژینگە پارێزی سەرپەرشتی کاری کۆکردنەوەی زبڵ و خاشاک دەکرێت. ڕۆژانە نزیکەی 175 تەن زبل لە نێو بازاری شاری هەولێردا یاخود برین لە سنووری بەڕێوەبەرایەتی شارەوانیماندا زبل هەیە و ئەم شوێنی کە تێدا ڕاوەستاین کە بە بازاری شێخەڵان ئاستراوە نزیکەی ڕۆژانە 30 تەن زبل تێدا کۆ دەکرێتەوە. ڕووی دەمی ئێمە لە تەواوی و کاسبکاران ئەوەیە کە تەنها دوای ئەوەی کە کاسباتیان تەواو دەکەن کە لە کار و کەسابەت تەواو دەبن تەنها بنی مێزەکانی خۆیان بۆ مەخایەنکەنەوە بۆ ئەوەی ئەم کرێکارانە ئەم کەسە بەتەمەنانە پێویست بەوە نەکا کە ماندوو بن تاوەکو بنی مێزەکانیان بۆ پاکەنەوە و ئەوەی تر ئێمە پاچی دەکەینەوە. ئەوەی کە لە بەرچاوی کامێرەکانتاندا دیارە ئەوە ئەو زبڵەیە کە ڕۆژانە لەلایەن کۆمپانیەکانی خاوێنکردنەوەی زبڵ و خاشاک کۆ دەکرێتەوە و لەلایەن ئەو کارماندا بە تەمەن و مادوونە ناسانە مادیبوونێکی ئێزگار زۆر دەبینێت بۆ ئەوەی پاکوخاوێنی شاری هەولێر و پایتەخت کوردستان بپارێزێت. ئەم کرێکارانە بە هەرەوەزی ڕوبەڕووی ئەو مەترسی و زەحمەتیانە دەبنەوە. 25 ساڵە تقریبا لە شارەوانی دوویش دەکەین لێرە پاک دەکەین و مەسەوە کۆڵانانە ئەوێ پاک دەکەینەوە. خەڵکمان زۆر هاوکاری ناکە مەسەلەن ساعەتەمان بکە ئەگە دەبای ئاوێ دەخواتەوە نێ ئەوەکە مەزبەلەکەی دانێ دەبی ئەوە دووری خۆی فرە دەدا و بەجێ زێری پاش بەوەکە ئێمەش ناسار دەبی خاوێنکەینەوە. ڕۆژانە ئەمە لێرە ئەو کرێکارانە دێن ئیش دەکەن سپەینان دێن نیورانان دێن شەوانە دێن بە ماندیبوون بە گەرما بە سەرما بە باران بە هەموو چارفەسلی سارێ ئیش دەکەن. ڕۆژانە لێرە ئیش دەکەن ماندینە هیلاکن خەرک یارمەتیان نادا خەرکاری کاریان نییە دەبینی کرێکارەکی بیانی هاتیە بە تەمەنەیە کوردی خۆمان بە تەمەنە لێرە ئیش دەکە لە پێش چاوی دەبەی ئاوی هەر ڕێگری تۆدایەتە نەحوێت دیسان لە پێش چاوی فرەت داتەوە خەرکەکە بەعام سەتان هەشتای وای لە زیاتریش یارمەتی کرێکاری نادا یارمەتی کارمەندانی شارەوانی نادا لێرە هیلاکن ماندینە ئەوە 20 ساڵە تقریبان ئەمە لێرە لە شارەوانینە خاوێنی دەکەینەوە پاک و باغ لە سعات هەفتی سبەینەوە دێن هەتا دوی پاش نێوەڕۆ ئەو شارەی خاوێن و جوان ڕامانگرتیە ئەگەر لە بۆ من نەبی بە یەک ڕۆژی ئەو شارە بەخوا هەموو وێران دەبی بە من زبری دەخەبی خزمەت گوزاری دەگەیشتی شارەوانی چەند سارەش ئیش دەکەین بە هیلاکی و ماندیبوونی و بە اختیاری و بە کەساسی و بە بێدەسەڵاتی دەگەیشتی بەڵام ئێمە خزمەت گوزاری ئەو میلەتین و میلەتە خزمەت دەکەین ئەوەی پیسی خاشاکە خاوێن دەری دەدەینی دەری و خاوێنی دەکەین و فڕی دەدەینی ناو سیارێ
خەڵک ئەگەر هاوکارمان بیتن ئەگە خەڵک هاوکاری خۆی بکاتن ئەو شەقام و جادێ ئێوە پیسەبی هیچ ناوی. ئەم سەربازە ونانە با ڕیشێکی سپی و تەمەنێکی زۆرەوە هەموو ژیانیان تەرخان کردووە بۆ کارێک کە سەلامەتی هەمووانی پێوە بەندە. ئەو کرێکارانێک کە شاری خاوێن دەکەنەوە بەڕاستی زۆر ماندینە، یعنی لە ئەوەلی ئەتۆ حسابکە لە کوردستان برێن لەکە دەست بە ئیش کرایە وەختی خۆچی ئێستا سارە و شتیوان نەبوو. ئەو خەڵکە لە 20 سارە تقریبن ئەو ئیشەی دەکاتن، هەموو شاری خاوێن دەکاتەوە، گەڕەکە خاوێن دەکاتەوە، گەڕەکیان خۆش دەوێت، خەڵکەکەیان خۆش دەوێت، نانەوێت خەڵکەکە تووشی نخۆشی پیس و پەرۆستی ئەو خەڵکەی هەمووی خڕ و فڕت دەن. ئەم کرێکارانە و هاوکارەکانیان لە 24 کاتژمێردا 500 بۆ 800 بار هەڵگر زبڵ و خاشاک کۆ دەکەنەوە و دەیکەن بەژێر خۆڵەوە. بەزستانە زۆر ناخۆشە لەبەر ئەوەی هەمووی عیبی نەبی لەبەر بارانێت و هەموو جسمت تەڕ دەبی، ئەو هەموو زبر و خاشاتەش هەیە بە جادەیەوە دەنووسی، ئەو عەمەلانە بە فرچەی خاوی دەکەنەوە، بە خاکەنەس خاوین دەکەنەوە، زۆر جار بەدەستی باوەش لێ دەدەن، ئەو جە لە ناو عارەبانەی دەکەن، هەموومان خڕ دەکەینەوە بە هاوینانی بە هەمان چیت لەبەر گەرمایە، یعنی لە تێنی بوونی لەبێ ئاوی لەبێ مەسەلەن ئەو شتانە هەموو جسمان ئارەقەیە، هەم یعنی بەڕاستی زۆر گەرمە بۆنیشی زۆر ناخۆشیە، ئەگەر ئەمە نەدیانی زۆر خەڵکمانەیە تووشی نخۆشی بووە. ئەو زەحمەتیەی ئەم سەربازە ونانە لە گەرما و سەرمادا دەیچێژن زۆر لەو مافەی پێیان دەدرێت زیاترە. خەڵکەکە یعنی بەڕاستی کە پێی دەری کاکە تۆ شتەی فڕەمەدە لۆ بابا دیێت و کرێکارنێتیشت چیە دیت پارەی وەرناگری بابە خۆ مشکلە پارە لیا ئەتو شاری خۆت ئەمەکو شاری خۆمان خۆش دەوێت مەفروزە تو شاری خۆت خۆش بووێ وەچیمە یعنی بەڕاستی یعنی زۆر خەڵکەی ڕێزمان لێ ناگرێت. بە نسبەت خاوێنکردنەوە شاری بەڕاستی کەس هاوکاریمان ناکە. ئەگەر دوکاندارە ئەگەر مارە هەمووی زبری فڕەدەداتە سەر شۆستێ بڕۆ بازارەکان تەماشاکە یعنی بەڕاستی حاوێلەکنە لە حاوێ ناکە فرەدەدات نائیلاج ئەمە دەستبەنێڕە ئەو شاری خاوین دەکەینەوە هەتا سعات دوی شەوێ هەتا شارەکەی تەواو خاوین دەکەینەوە شاری بەجێ ناری بەڵام چیە هیچ کەسێک هاوکاریمان ناکە. لەم بەرنمەیە دەمانەوێت ماندوویەتی و ڕۆڵی ئەو مرۆڤانە باس بکەین کە چەندە بە میهرەبانیەوە مامەڵە دەکەن. سەدان تۆن لە زبڵ و خاشاک و پیسی لە بازاڕ و شەقام و کوچەکانی ناو شار کۆ دەکەنەوە. باوەڕ ناکرێت کە چۆن ئەم ژینگەیە وا بە پیسی و بە پۆخڵی وێران دەکرێت و پاشماوەکان جێدەهەڵرێت. بەڕاستی ئەو کرێکارانێک کە بەتەمەنن یعنی زۆر دڵسۆزن لە بۆ کوردستان لە بۆ ئەو شار خۆت یعنی لە بۆ نمونە ئەمن ینی هەندێک عەمەلەمان لەگەر ینی کرێکارمان لەگەر بووە یعنی لە کاتی پاکردنەوە سارە لێدایە.
ماندیبوونەکی یەکجار زۆر گەوریان لەسەر شانە ماندیبوونەکی یەکجار زۆرە بە شەو بە ڕۆژ لە هەموو شوێنەکان لە ناو بازار لە شوێنە ئیزدیحامەکان خەڵک خۆیان دەبینی داواکارین کە هاوڵاتیانی بەڕێز هاوکاریان بن پشتگیریان بن ڕێزیان لێ بگرن ئەوەندەی دەکرێ هاوکاریان بن شارەکە لە خۆڵ و خاشاک بپارێزن خاوێن بکەنەوە پیس نەکەن چکە بە خۆیان دەبینن کە ئەمانە ئینسانێکن کارمەندێکن زۆر بێرەنە زۆر ئازانە کار دەکەن هەموو ژیانی و تەمەنی خۆیان لەسەر ئەم خاوێنکردنەوە داناوە ئەمە دەبێتە ڕێزگرتنێک بۆیان بۆیە تاکید دەکەینەوە کە هاوڵاتیان بە هەموو توانیان هاوکاریان بن و سوپاسی ئێوەش دەکەین کە لە ڕێی بەرنامەکەتانەوە کە ئەوانەت بەرچاو دەکەن کە ئیبرازیان دەکەن بۆی خەڵک هاوڵاتیان ببینن کە ئەم شارە کارەکان چۆن ئەنجام دەدرێ هەر ڕێنمایی و قسە و نییە بەڵکو و کارکردنە لەسەر ئەستۆی بەشێکی زۆری ئەم کارمەندانە و ئەم چین و توێژە. ئەمە دیاری بەرنامەی سەربازی وونە کەناڵی کوردستان 24 پێشکەشە بەو کارمەند و خزمەت گوزار و ستاف و ژینگە دۆستانەی کە تەمەنی خۆیان 30 ساڵ زیاتر لەو کارە بەسەر بردووە خزمەتەکی گەورەی شاری هەولێریان کردووە کە سەریان سپی کردووە لەو کارە هەموو تەمەنی خۆیان بەسەر بردووە دەستخۆشیان لێ دەکەین جێگەی شانازی ئێمن کە ئەوانە خزمەتەکی گەورەی شاری هەولێریان کردووە تەمەنی خۆیان بەسەر بردووە. پیرۆزە.